تایبەت کە کچەکە دیتر وای لێ هات علەما فەرموون بە تایبەت لە دوای 7 ساڵیەوە کە وردە وردەیتر جسمی وای لێ سەرنج ڕاکێشێت و ئەوانەی تر تۆ نابێ بێڵی بە هیچ شێوەیە خەلوەی هەبێت لەگەڵ هیچ ئەجنەبیەکە ئیتر بە بیانووی چوون بۆ دەوام بێ هەشتێک بێ وەڵا لێرە ئەم هەڵەگرێ دوایە چییە دەدەقاڕوان جاوی کە هەڵەگرێ نییە لە شەرع ئیمامی شافعی ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ کچ کە کەوتە 7 ساڵ ئیتر ئەبێ باوک و دایکی فێری کەن کە نە سەیرکان نە بهێڵێ سەیرکرێ واجبە لەسەر وەلیەکانی کە دایک و باوکین ئیتر برای گەورەینی خوشکی گەورەی ئیتر نەنکێدی باپیرێتی مامێتی خاڵێتی لەلای کێژی کەسە پەرشتێکە واجبە لەسەری فێری کە بڵێ کچم تۆ نابێ ئیتر سەیرگەیت و نابێ سەیریشکرێ نابێت تۆ سەیری پیاوانکەی نابێ سەیریشکرێ بۆ پێویستی نەبێ بۆ نییە بە فێرکرێن ئیتر ئەمڕۆ بلوغیشی بۆ جاری وایە 14 ساڵ و 5 ساڵ بە تەنیای نێرن لەگەڵ تەکسیا بڕۆ بیبە و بڕۆ بێنەرەوە ئەمە هیچی دروست نییە بە شەرع هەرچیەکیش ڕوو با لەو بینە چونکە تۆ ڕەسوڵ الله ئاگاداری کردوویتەوە لا يخلون رجل بامرأة إلا ثالثهما الشيطان هر كچو كره هر پیاو ژنێ هر ئافرەتێ لەگەڵ هەر پیاوێکە ناڵێ گەنج بێ پیر بێ مناڵ بێ گەورە نییە هەر کامێکە بە تەنیا بن پێکەوە نێرێک و مێیەک ئیتر لە هەر تەمەنێکا بن هەر چۆنە بێ فەرمێ سێمیان چییە شەیطانە کە فەرمێ سێمیان شەیطانە یعنی حتمەن شتێکیان پێکە چونکە تۆ سەبەبەکەت داوە بەدەست شەیطانەوە هۆکارەکەت پێ داوە کە بتوانێت شتێک پێ بکە کە بریتە لە چی تەنیاییەکە بێکەوە لە سارەیەکە لە جێگایەکە لە ڕێگایەکە لە بانێک هۆکارەکەت داوە بەدەستیەوە شەیطانیش حتمەن ئیشەکەی خۆی بەسەرکەوتووی یەکات چونکە ئەو بۆ ئەوە ئەژی کە سوێنی خوار بۆ پەروەردگار فەرمی چی فەرمی بە عیزەتی خۆ بمێڵیتەوە هەمویان لا ڕێگەم ئێوە سوێنی لەسەرەوە خواردووە کە بۆ بمێنێتەوە ئێ بە تەمای سوێنەکەی بشتێنێ و نەیکا خۆ وەکو تۆ نیوە ڕاست سوێنەکەی ناشکێنێ ئەیکاوەکە ئاوا مەسەلەکە بۆیە ڕەسوڵ الله تعالی زۆر بەڕوونی پێدەڵێ مەقسەی من و ئەو نییە بۆیە خۆمان بیستمان مناڵی ڕەوزە دەستدرێژی کرابووین سەر بڵاو نەکرایەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هی ئیبتیدایی دەستدرێژی کرابووە سەر هی کچ ئاگاداری خۆت ئەمە دروست نییە تۆ لە هەر پێگەیەکە های بڵێ نایکەم ئەمە هاتوچۆیە ناکەم ئەم خەلوەیە ناکەم ڕوون بێ لەلاتان ئەمە شتێ نییە بڵێ ئێمە شەرمی لێ پێمە لە دینەکەمانە لانەیە هەنێک کەسم شتانی پێ ناخۆش بێ لەبەرەوەی گوێ نایە بە کچەکەی نێرە لەگەڵ هەموو کەسێ بۆ هەموو جێگایەک بەس شەرع ڕێی پێ نەداوی بە تایبەت کە کچەکە دیتر وای لێ هات علەما فەرموون بە تایبەت لە دوای 7 ساڵیەوە کە وردە وردەیتر جسمی وای لێ سەرنج ڕاکێشێت شکل و شێوەی وای لێ سەرنج ڕاکێشێت نابێ بێڵی علەما مەفاتینی پێڵن یعنی ئەو شتانەی کە پیا تووشی فیت نابێ بە سەیرکردنی لەو ئافرەتە دەستی کرد بە دروستبوون وەکو دروستبوونی سنگ و ئەوانەی تر تۆ نابێ بێڵی بە هیچ شێوەیە خەلوەی هەبێت لەگەڵ هیچ ئەجنەبیەکە ئیتر بە بیانووی چوون بۆ دەوام بێ هەشتێک بێ دوو هەنگاو نابێ بێڵی هەر دوو هەنگاو وەڵا لێرە ئەم هەڵەگرێ دوایە چییە دەدەقاڕوان جاوی کە هەڵەگرێ نییە لە شەرع شتێکە حرام کرا لە شەرع کەم و زۆری حرام و ئاگادار بە ئەمە حکمی ئەڵڵایە جەل جەلالوه ئەمە نەزەری حرامە ئەی خەلوەکردن ئەولاترە بی هەر سیرکردنەکەی حرامە باشە ئەی خەلوەکردن ئەولاترە بی ئەمانە ئەم نەزەرانە کە باسیگەین لە مۆبایلەکەشە هەمووی سەیرکی حرامە لە تەلەڤیزیۆنەکەتە هەمووی سەیرکی حرامە ئەنجاسە بزانە خەڵک لە چ کارەساتێکە کە دانیشە بە دیار هەڵقە و فلیم و گۆرانی و بابەتانەوە بە 4 سەعات باشە ڕێ ئەدا زۆر طەبیعی ئەم ماڵ و مناڵەی سەیری پیاوی نامەحرەم بکەن خۆشی سەیری ژنی نامەحرەمە بکەن ئیتر خۆشتان زان بەرهەمی و هەڵقانە چییە لەناو کۆمەڵگایە و چی پێ کردووی